شەهیدان ڕۆشنکەرەوەی ڕێگامانن، شەهید نامرن. فەرموون. ئەمڕۆ ئەم کەرنەڤاڵە شیعریە بەڕێوە دەبین و ئومێد دەکەین لە ئاستی چاوەڕوانی ئێوە دابین. سەبارەت بە شیعر لە مێژوودا فەلسەفە و ئاینەکان و سیستەمی پەروەردەش بە زمانی شیعر نووسراون و شیعر ڕۆڵی سەرەکی هەبووە لە ڕۆشنبیری و هەڵوێست و پەروەردەی گەلی کورد بۆ گەلانی دنیاش هەروە بووە. کۆمەڵگەی کوردستان لە مێژوودا چەندین ڕێگامان هەبووە بۆ گفتوگۆ بە زمانی شیعر لە مەجلیسەکان و بگرە هەتا سەر شەقامەکان و کۆڕ و کۆبوونەوە و قوتابخانە جیاوازەکان و تا ئەمڕۆ شیعر پێشەنگی هەموو سەرهەڵدان و شۆڕشەکانی گەلەکەمان بووە. شیعری بەرگری لە کەسێتی شەهید مەلا ئاوەرە و شەهید ڕەنجبەر و سوارە ئیلخانی زادە و شێرکۆ بێکەس و لەتیف هەڵمەت و عەبدوڵڵا پەشێ و زۆر شاعیری تردا لە ڕۆڵی خۆی گێڕاوە و هەر شیعریش زمانی کوردی پاراستووە لە داگیرکاری و لە ناوەڕۆکی خۆیدا خولیای ژیانێکی ئازادی لەسەر مرۆڤی کورددا ژیان دووە و تا ئێستا بۆ ئەو هۆکارانە وایان کردووە ئەمڕۆ ئێمە لێرەدا لە بەرامبەر بەو داگیرکاری لەسەر کوردستان هەیە بە شیعری بەرگری لە کەرنەڤاڵێکدا کۆ ببینەوە و پەیامی خۆمان بە داگیرکەرانی کوردستان و هەموو ئەو لایەنە ناوخۆڕایی گشتی بدەین و بە بەویستی یەکێتی نەتەوەی کوردستان و دەرکردنی داگیرکاری لە کوردستان بە زمانی شیعر گزارش لە هەست و بیری خۆمان بکەین و نەهەناوی شیعرەوە گزارش لە ئازادی ژن بە واتای ئازادی بۆ کۆمەڵگایەکی ئازاد و پاراستنی ژینگە و گزارش لە ویسمان بۆ ژیانێکی شکۆدار بەواتا بکەین. هیوادارین ڕامانی شعرمان بگاتە سەمەر و ئایندەیەکی باش بۆ نەوەکانی داهاتوومان بنیاد بنین. من مرۆڤی نێدەرتاڵم بەر لە مێژوو لەدایک بووم، جوغرافیام تەنگ وەک نێوانی هەردوو باڵم، ناشنای ڕۆژمێر و ناشنای شەو و ڕۆژ و ناشنای ڕۆژەکانی مانگ و ساڵم، جگە لە سێکس و گازگرتن نەواتای عەشق تێگەم و نەمرۆڤ بوون تێگا بە هیچ لەشکرە تاعونێک نەڕووخاوە کە سپای عینەمەل هاتن ئەم وەک ئێستا هەر لێرە بوو، هەر چاودێری ئەم باخ و دەشت و گوڵ و زەنوێرە بوو. ئەو کاتەی کە لە شامەوە قەلە ڕەشەکان بۆی فڕین، سەری بەرزی نەوی نەکرد، تک تک خوێنی بەخشی بە گوڵ. ژنی سەدە، بێورترین ژنی سەردەم، گوڵی هەر چوار وەرزەکەی ساڵ، نەعەوداڵی جوانکاریە و نەش شەیدای بۆ تۆکس و فیلەر، نەش مۆدێکی تڕۆی بەتاڵ. ئەو لە سەنگەرێ دەگەڕێ بانگیکا بۆ شەهید بوون و ڕوحی خاوێن و بلووری زووتر ببەخشێتە خاک و تێیدا بدا لە شەقەی باڵ. شاجوان ئەگەر لە شاجوان دەگەڕێن نین لە هۆڵی نمایش و دەرخستنی جەستەی ڕوت و شانۆی درۆی سارد و سڕە. شاجوانی کورد وەڵ لە شەڕی دەستە و یەخەی ماڵ بە ماڵ و نوقمن لە باروت و لوقمن لە تۆز و باروتە لەسەر شانی ڕقوەستاون. لەسەر تەرمیە و کۆترانەی دارلاسیکی جەهل کوشتنی، نیشتیمانێک کە عیشق لە ناوێتە پاوتلیەتی چاوەڕوانی تا زەمەنی مەهدی. تۆ باسی چی دەکەی برادەر؟ من نیشتیمانێکم هەیە پڕە لە ئاوی بریندار،
لە پێڵاویەوە بەیانەی پڕن لە سەفار لە ئەفسانەیەوە ڤینانەی نەشە مەعسووتا و نەپەروانە هەڵوەدا لە خەتمیە و دڵانەی مناڵی کۆمەڵەی بەتاڵ و پیری تا و سەری مەوجدان باسی چ نیشتیمانیەکم بۆ دەکەی گەر هەر ئاگرێک لەم گەردونە ببارێ من لە پیاسەی شەقامەکانیە دووکەڵ کۆ دەکەمەوە و کراسەکەم پڕ دەکەم لە نزا